بڕیاری قەدەغەی هاتوچۆ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان نەبووە ڕێگر لە بەردەم ئەنجامدانی نوێژی جەژن لە بەشێکی زۆر لە مزگەوتەکانی شاری سلەیمانی. نوێژخوێنان نیگەرانن لەو بارودۆخەی کە هەرێمی کوردستانی گرتووەتەوە و بە پاساوی نەخۆشی کۆرۆناوە حکومەت ڕێگری لە ئەنجامدانی پرستشە ئاینیەکان کرد لە ڕۆژانی جەژندا. سەرەڕای ئەو هەوڵانەش بەڵام موسڵمانان بە گەرم و گوڕیەوە ڕویان لە مزگەوتەکان کرد. بەخۆی چۆنێژ باشتر لە ساڵە خراپتر بەزەگان کۆرۆنایە ئەو بەڵام مصیبەتی میلەتی کوردمان لێ دوورخاتەوە هیچ کەمە ناوێ ئاشتی ئارەمی گەڕێتە بەناو میلەتی کورد برایەتی و سەرکەوتنمان دەوێت بۆ میلەتی کورد و بۆ خاک و وەتەنەکەمان. بەدڵنیاییەوە تەسیری هەیە چونکە خەڵک بتەوێنێتە حەزارەکات و شایعات و دیعاەتی خۆی بۆ خۆی کێشەیەکە مۆزوعەکان زیاتر گەورەکە ئەمەش تەسیری خۆی بەجێ هێڵێ کەم تا زۆر نەخۆشی لە نەخۆشیەکە لە هەموو جیهانە بڵاوە بەس کەم تا زۆرێکی لە کوردستانی ئێمە کە بوونی هەیە لە شوێنێک بە شوێنێکی تر بەدڵنیاییەوە هەندێک کەسێ هەر زیاتر حەزارەکات وەکو ساڵانی تر لەوچەنێتە مزگەوتەکان. بە چاوی خۆمان دەمانبینی لە ڕەمەزانانی ساڵانی تر ئەمانبینی ئەم مزگەوتە پڕ ئەبوو هەتاوەکو لە خەڵک لە دەرەوە نوێژیە کرد بەڵام ئیم ساڵ بەداخەوە ئەو پەڕی بچوە 700 یان 800 بە تایبەتی کەمی کردبووە لە پاشان دەرزی حوجرە و فەقیانی بە تایبەتی کەم کردبوو بە تایبەتی تریانی. مامۆستایانی ئاینیش باز لەوە دەکەن مانگی ڕەمەزان زۆر جیاوازی هەبووە لەگەڵ ساڵانی ڕابردوو کە موسڵمانانی دابڕی لە پەرستچەکانیان و مزگەوتەکانیش بە چۆڵی دەبیندران ئاوەتەخوازیش بوون پەرستچەکانیان لە دوای مانگی ڕەمەزانیش بەردەوامی هەبێت. لە ڕاستیە ڕەمەزانی ئەم ساڵ و جەژنی ئەم ساڵ جیاوازی هەبوو لەگەڵ جەژن و ڕەمەزانی ساڵانی ڕابردوو ئەویش بەهۆی ئەو نەخۆشیە کوشندەی کە هات بەسەر جیهانە موسڵمانانی بۆ ماوەیەک دابڕی لە مزگەوتەکان و لە نوێژی بە کۆمەڵ و لە نوێژی جومعە بۆیە جەژنیش بە هەمان شێوە بەهۆی ئەو نەخۆشیەوە ئەبینین تۆزێک مزگەوتەکان لە چاو ساڵانی ڕابردووە چۆڵێکی پێوە دیار بووە. ئەمەش ئەمانگەڕێنێتەوە بۆی کە ئێمە چۆن بتوانین تەعویزی ئەو بۆشایە بکەینەوە ئەو فەراغی کەوا دروست بووە ئەمڕۆ ئەویش بە زیاتر بە خۆداچوونەوە بە گەڕانەوە بۆ لای خۆی پەروەردگار چونکە زانایانمان فەرمویانە هەر بەڵاو موسیبەتێک بێتە پێشەوە ئینسان ئەتوانێت بە تەوبە و بە ئیستیغفار خۆی لەو بەڵاو موسیبەتە قوتار بکە وەخوای پەروەردگار بیکاتە هۆکارێکە ئەو بەڵاو موسیبەتە لەسەر مرۆڤایەتی لابچێ. من داواکارم لە موسڵمانان و لە هاوڵاتیان لە دوای ڕەمەزانی شا زیاتر پابند بن بە مزگەوتەکانەوە پابند بن بە قورانی پیرۆزەوە چونکە عیبادەت تەنها لە ڕەمەزانە نیە خواپەرستی تەنها لە ڕەمەزانە نیە ئینسان نابێت تەنها ڕەمەزانی بێ بەڵکو ئەبێ هەموو ڕۆژێکی بریتی بێ لە عیبادەت و خواناسی. شێخ حەسەنی بەسری فەرمووی هەر ڕۆژێ تاوانی تیانەکەم و بەردەوام بم لە گوێڕایاڵی خوا و ڕۆژە جەژنی منە. ساڵانە لە دوای تەواوبوونی مانگی ڕەمەزانی پیرۆز موسڵمانان دڵخۆشی خۆیان لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا دەردەبڕن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کاتێکدا ڕێوڕسمەکانی جەژن بەڕێوە دەبن قەیرانی دارایی و مەترسیەکانی کۆرۆنا کاریگەری لەسەر دەرونی هاوڵاتیان دروست کردووە و ئەمەش وای کردووە جەژنی ئەم ساڵ بە بەراورد بە جەژنی ساڵانی ڕابردوو گەرم و گوڕی زۆر بەخۆیەوە نەبینێ. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.